دۆخی کارەبا لە هەرێمی کوردستان بەگشتی و پارێزگای سلێمانی بە تایبەتی ڕوو لە خراپبوونی بەردەوامە و بەرپرسانیش هیچ بەڵێنێکی دڵخۆشکەریان لەو بارەوە پێ نییە و دەشڵێن دەبێت دوعا بکەین بارودۆخەکە لەمەی کە هەیە خراپتر نەبێت. دیارە بارودۆخی کارەبای ئێستا بەهۆی هاتی وەرزی سەرمای زستانەوە خواستێکی زۆری هاوڵاتیان لە بەکارهێنانی کارەبا هەیە بە جیاواز لە ساڵانی پێشوو کە سوتەمەنی بە هیچ شێوەیە دابەش نەکراوە لە پارێزگەکانی هەرێما و بەتایبەت لە پارێزگای سلێمانیە کەمە ڕاستەوخۆ هاوڵاتیان کارەبا بەکارهێنن بۆ خۆگەرمکردنەوە کەمە خواستەکەی ئەگەر بڵێم لە چاو زستانی پێشوە لە سایسی بۆ چل لە چاو پارێزیای کردووە و بەرهێنانی کارەبا هەمە ئەو بەرهەمەیە کە پار هەبووە و بگرە شتێک کەمتریشە ئەمە وای کردو پێدانی کارەبا زۆر لە دواوە بێ لە چاو زستانی پێشوە کە ئێمە لە ناوەڕاستی زستانیا لە چلەی زستانی پێشوە لە کەمترین حاڵەتە 8 کاژێر کارەبای نیشتیمانیمان دیوە بەداخەوە لە سەرەتای زستانی ئەم ساڵە ئێمە 7 کاژێر کارەبای نیشتیمانیمان تۆمار کردووە کە واتە 7 کاژێر درابێ باقیاتەکەی هاوڵاتیان یان کارەبایان نەبوو یان شتێکی لە ڕێی مۆلیدەوە دانیکراوە. چی ئەڵێن بە هاوڵاتیان پارێزگای سلێمانی هیچ بەڵێنێکیان پێدەن کە بڕی کاتژمێرەکەی کارەبایان بۆ زیادکەن؟ نەخێرەوەی کە باسمان کردووە ئەگەر بەرهەمێنانی کارەبا شتێک باشتر نەبێت لە ڕۆژانی داهاتوو یا لە مانگی داهاتوە ئێمە بەرەو ناوەڕاستی زستانە ڕۆین بەداخەوە کە سوتەمەنیش دابەش نەکراوە سوتەمەنی نەبێت و تەولید یا بەرهەمێنانی کارەبار زیانەکە هیوادارم ئەمەی کە هەیە بمێنێتەوە خراپتر نەبێت. نوێنەری وەزارەتی کارەبا لە پانێڵی بارودۆخی کارەبا و تەکنەلۆژیای پێوەری زیرە کە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە سلێمانی بەڕێوەچوو باشبوونی کارەبا بە ئانەمانی ئەو هۆکارانەوە دەبەستێتەوە کە کارەبایان بەم دۆخە گەیاندووە بەتایبەت بەکارهێنانی کارەبا بۆ خۆگەرمکردنەوە لەلایەن هاوڵاتیانەوە. ئێمە ئەوەندە ئەڵین ئەگەر بێت و کۆمەڵێک خاڵ هەیە جێبەجێ بکرێ کە تەنها پەیوەندی بە وەزارەتی کارەباوە نییە پەیوەندی بە سەرتاپای حکوومەتی هەرێمەوە هەیە کە بۆ نمونە دابینکردنی وزەی ئەڵتەرناتیڤە لە وەرزی زستانە بۆ هاوڵاتیان ئەگەر خەڵک غازی هەبێ نەوتی هەبێ بەو شێوە فراوانە کارەبا بەکار نایەنێ ئەوانە ئەوە کۆمەڵێک کشتی تر پەیوەندی بە وەڵامی ئەو پرسیارێتەوە هەیە بۆیە تا ئەوانە جێبەجێ نەکرێ وەڵامدانەوەی پرسیارە قورسە. لە ئێستادا خواست لەسەر کارەبا 6000 مێگاواتە و بەرهەمێنانی کارەباش بۆ 3500 میگاوات دابەزیوە بەمەش خواست لەسەر کارەبا 2 بەرامبەری بەرهەمهێنانەکەیەتی بەڕێوەبەری کارەبای سلێمانی نەیشاردەوە ئەگەر دۆخەکە بم شێوەیە بەردەوام بێت و سوتەمەنی دابەش نەکرێت و بەرهەمێنانی کارەبا بەرز نەکرێتەوە ئەوە ڕەنگە بارودۆخێک بێتە پێشەوە کە نەتوانن تەنانەت 1 کاتژمێر کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکەن لەبەرەوەی چەندین وێزگەی بەرهەمێنانی کارەبا بە هۆی پێنەدانی سوتەمەنیەوە وەستاون کە ئەگەرە وێزگانە چاک نەکرێنەوە و نەوتیش بەسەر هاوڵاتیاندا دابەش نەکرێت تا خواست لەسەر کارەبا کەم ببێتەوە ئەوە پێدانی کارەبا بە هاوڵاتیان دەوەستێت و تەنها بەشی شوێنە خزمەتگوزاریەکانی وەک نەخۆشخانەکان و گرتوخانەکان دەکات. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.